خۆشحاڵم ئەم جارەش بە یەکتر شاد بووینەوە گوڵە جوانەکانم. سوپاس بۆ خوا. ئانیا چیژۆڵەیەکی زۆر جوانە و شۆربانە خوات. ئانیا بۆچی شۆرباکەت ناخۆیت؟ من حەزم بە شۆربا نییە، بەڵام ئەم شۆربایە زۆر بەتام دیارە، لەوە دەچێت شۆربای مریشک بێت. نا من شۆربا ناخۆم، حەزم لە ساردەمە نییە. بەڵام ئانیا گیان، ئێستا وەرزی پاییزە، بەرەو وەرزی سەرما دەڕۆین ڕۆڵە، نابێت ساردەمەنی بخۆیت، ئەگینە دوایی قورگت ئازاری دەبێت ڕۆڵەکەم. ئەی باشە، گەر ئێستا من شۆربا بخۆم، ئەی دایکم لە وەرزی گەرمادا ساردەمەنیم بۆ دەکڕێ. بەڵێ ڕۆڵە گیان بە دڵنیاییەوە بۆ دەکڕێ. پێویستە لە وەرزی سەرمادا خۆمان جواندا بپۆشین و جلوبەرجی گەرم لەبەر بکەین و خواردنی گەرم بخۆین، وە لە وەرزی گەرماشدا جلەکانمان کەم بکرێنەوە و ساردەمەنی و شەربەت بخۆین، بەڵام بە شێوەیەک کە زیان بە تەندروستیمان نەگەێنێ و زیاد لە پێویست نەبێ ڕۆڵە گیان. دەی باشە کەواتە شۆرباکەم دەخۆم. سوپاس بۆ تۆ پورێ گیان. لەمەوەش ئەوە فێر بووین هەر شتە و لە کاتی خۆیدا بکرێ.